دوای تێپەڕبوونی زیاتر لە مانگێک بەسەر بایکۆتی هۆڵەکانی خوێندن بەهۆی سیستەمی تازەی موچە و پاشکەوتکردنی موچەی مامۆستایانەوە، دوجار حکوومەت هێرێم بڕیاریدا کە دوای کۆتایاتنی سیستەمی بالکترۆنیکردنی موچە پاشکەوتی موچەی مامۆستایان دەخرێت سەر حسابی تایبەتیانەوە. چالاکوانان و ڕۆژنامەنووسان پێیان وایە کام هەوڵی حکوومەت گرنگە و پێویستە سەرجەم موچەخۆران بگرێتەوە. هەر بڕیارێک بۆ باشترکردنی باری بژێوی هەرچین و توێژێک بدرێت ئێمە لەگەڵی داین، بەڵام بە هەر شێوازێک کە بڕیارێک لەو جۆرە دەدرێت دەبێت لە نێو وەزارەتەکەدا بۆن منە وەزارەت پەروەردەیە بەگشتی بدرێت. فەرمانبەران و چەندین چین و توێژی کێتیدا لە ناو وەزارەت پەروەردە ناکرێت بە تەنیا بۆ مامۆستایان یاخۆ ناکرێت بە تەنیا بۆ فەرمانبەران، دەبێت گشتگیر بێت لەو بڕوادەم و ئێمە پێشوازی لە هەر جۆرە بڕیارێکی لەو شێوە دەدەین کە باری بژێویان باشکات. ئەو بڕیارەش نازانم داوێتی بڵێم دەستی خۆش بی بڵێم دەستی خۆش نەبینا لەبەرەوەی دەبا بۆ بەس مامۆستای جیا دەکاتەوە. ئەی باشە فەرمانبەر موچەخۆر نییە، ئەی پۆلیس موچەخۆر نییە، ئەی چینەکانی کە بەدەیان داوائیرمان هەیە بۆ ئەی ئەوان داوام ناکەن جیاوازیوان. پێشنیارەکەمەر ئەوەی بۆ هەر هەمووان بکرێ، بۆ هەر هەموو چین و توێژەکان بێک ئاز بکرێت. ئەو بامەتری کە هاتووە گوایە ئەوانێک کە دوو موچەیان هەبی و نازانم و ئیلا ئاخری و کۆمەڵە گشتە ئەو کاتێ ئاسانتریش دەبیتن، مەسەنەن هیچ کەسێک لە یەک کاتدا دوو موچەی نابیتن، بەڵام با بۆ هەمووان بکرێتن، بڕیارەکە بۆ یەک کەس نەبیتن. لە پێناو جێڕانەوەی متمانە لە نێوان حکوومەت و موچەخۆرانەوە ڕۆژنامەنووسێک دەڵێت کە پێویستەم هەوڵی حکوومەت زوو بچێتە بواری جێبەجێکردنەوە و هەوڵی باشترکردنی ژیانی موچەخۆران بدرێت. ئەگەر چی تا ئێستا بڕیارەکە تەنها بۆ مامۆستایانە بۆ تەواوی فەرمانبەران نییە، بەڵام وەکو هەنگاوێکی سەرەتا دڵخۆشکەرە تەمەناوە دەکەین لە فتری ئەو سێ مانگەی کەدان درراوە بە مەتریەکە تەواو بێ و لە دواتریشدا بڕیارەکە تەنها بۆ مامۆستایان نەبێ بۆ تەواوی موچەخۆران بێ، چونکە تا ئێستا متمانەیەکی تەواو نەبووە. فەرمانبەر پێی وا بووە کە ئەو موچانەی کە پێشتر وەری نەکردو هەمووی فەوتاوە، بەڵام ئەگەر لە ژمارەیەکی حسابی بۆ بکرێتەوە و بۆ بکرێتە ڕەسیدێک و لە بانکدا بۆی دابدرێ، ئەو کاتە بە دڵنیاییەوە جۆرێک لە دڵنەوەییە بۆ فەرمانبەران و تەواوی موچەخۆرانی کوردستان. بەهۆی سیستەمی پاشکەوت و دواکەوتنی موچەکانیانەوە ماوەی زیاتر لە مانگێکە دەرگای هۆڵەکانی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە وەرد و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان داخراوە. بەو هۆیەشەوە حکوومەت هێرێم بڕیاریدا کە بڕی 100,000 دینار بۆ مامۆستای ناو شار و 150,000 دینار بۆ مامۆستای دەرەوە شار بۆ هەر مانگێک دابین بکات و دوا بە دوای تەواوکردنی سیستەمی تازەی بالکترۆنیکردنی موچەش بڕیار وایە حکوومەت پاشکەوتی موچەی مامۆستایان بخات سەر حسابی تایبەتیانەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.